بەردەوامین و ئەچینە تەوەری دووەمی بەرنامەی ئەم ئێوارەیەمان لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری چەمچەماڵ کە زەرەر و زیانێکی زۆری گەیاند بە شارەکە و بە دەوروبەری شارەکە. ئەکرێت بڵێن لافاوەکە تەنیا زیانی بە باڵەخانەکان، خان و ماڵ و شەقام و شوێنەکان نەگەیاند، بەڵکو زەرەر و زیانەکە کتێبخانەی گشتی چەمچەماڵیشی گرتەوە کە لە زیانەکە بێبەش نەبوو، زیانێکی زۆر بەر کتێبخانەی شارەکە کەوت کە تەواوی کتێبەکانی کتێبخانەی گشتی چەمچەماڵ کە خۆی بینێتەوە لە هەزاران ناونیشانی جۆرە و جۆرە بێبەش نەبوون لەم زەرەر و زیانە و ئەکرێت بڵێن کە هەڵگیری مێژوو و ڕۆشنبیری و ڕەسەنایەتی شارەکە بوون، هەمیان کەوتنە ژێر قوڕا و چڵپاوە. ڕێکخراوی CDO بە ئەرکی خۆی زانیوە کە کەمپینێک ڕابگەێنێت، کەمپینێک بۆ کۆکردنەوەی ناونیشانە جۆرە و جۆرەکانی کتێب و هەر کەسێک بیەوێت هاوکاریان بێت و بیەوێت دەستی خێر درێژ بکات، دەستی کۆمەک درێژ بکات بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ، ئەتوانن لە ڕێگای ڕێکخراوی CDOەوە ناونیشانەکانی خۆی بگەێنێت. گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە، گفتوگۆ لەسەر ئەم کەمپینە کەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سدیق عەبدوڕەحمان سەرپەرشتیاری کەمپینەکە. دکتۆر گیان سڵاوت لێبێ و بەخێربێیت، دەستخۆشیتان لێ زۆر سپاس بۆیەوە، زۆر سپاس بۆم دەرفەتە کە بینە میوانی بەرنامەکەتان و بۆ ئەوی باس لە ئەو کەمپینەمان بکەین. سپاس بۆیەوە. سپاس بۆ تۆ. کاتێک کتێبخانەی گشتی چەمچەماڵت بینی لە ڕۆژی لافاوەکە یان ڕۆژانی دوایی لافاوەکە، هەستی خۆتم پێ بڵیت؟ لە ڕاستی هەستێکی ناخۆشە، چونکە ئێمە وەک ڕێکخراوی CDO کاتێک لە دوای ڕووداوی لافاوەکەەوە کارەساتە سروشتیەوە تیمەکانمان گەشتینە شاری چەمچەماڵ و لە چەند بوارێکی ترا توانیمان کۆمەک و فریاگوزاری پێشش بە دانیشتوانی و شارە عەزیزە بکەین. یەکێ لەو بابەتانی کە سەرنجماندا کتێبخانەی چەمچەماڵ بوو کە بینیمان کتێبەکانیان و ژمارێکی زۆر لە کتێب لە ناو قوڕوولی تێی لافاوەکەیە و بتوانین بڵێن کتێبخانەکەیان بە تەواوی وێران بووە. بۆیە وەک لە ڕوانگەی هەستکردنمە بە پرسیارەتیەوە پێم وایە ئینسان لە دوای ئەوەی کە ئەو بابەتە فریاگوزاریە سەرەتایانی پێشکەشەکەی و دەست هانێدەی یان دەست سەگری دەست بە ژیانێکی ئاسایی بکاتەوە. یەکێک لەوانەی کە پێویستی پێیەتی بابەتی کتێبە و بابەتی کتێبخانەیە و چەمچەماڵ سنوورێکی فراوانی هەیە و ژمارێکی زۆر دانیشتوانی تایە و زانکۆی تایە و چەند پەیمانگایەکی سەر بە وەزارەتی پەروەردەی تایە و پەیمانگای تەکنیکی تایە و نزیکی سەر و 200 قوتابخانە و خوێندنگای تایە. بێگومان ئەم کتێبخانەیە یەکێکە لەو وێزگانەی کە هەمووانی لەوێ کۆ کردوێتەوە و سنتەرێک بووە تێیدا خەڵکی ئاسایی و ڕۆشنبیران و خوێنەران و قوتابیان و خوێندکاران سەردانیان کردو و سوودیان لەسەر چاوەکانی بینیوە. بەڵام کاتێک ئەومان بینی بەجارێک کۆتایی بم بابەتە هات بە بابەتی پەیوەندی نێوان قوتابیان و خوێندکاران و سەرچاوەزار نووسیەکان، ئێمە هەستمان بە پرسیارەتی کرد و بڕیارماندا کەمپینێک ڕابگەێنین بۆ ئەوەی بتوانین بە جۆرە لە جۆرەکان کۆمەکی کتێبخانەی چەمچەماڵ بکەین. و کەمپینەکەمان لەگەڵ ڕێکخراوی شاری ئەدەب و هونەرە و لەگەڵ کتێبخانەی گشتی شاری سلێمانیایە و بڕیارە سبەینە لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا ئەمە بە هەموو ڕاگەیاندکار و بە هەموو لایەک ڕابگەێنین و پلانی خۆمان بۆ هەنگاوەکانی دواترمان و وردەکاری کاری ئەم کەمپینە بە هەموو لایەک ڕابگەین بۆی بتوانین کە خەڵکی ئەوەی چۆنی ئەوێ کۆمەکەکەی بگای ئێمە پردی پەیوەندی بین لە گەیاندنی کۆمەک و ئەو پاڵپشتیارانەی کە ئەوان بە کتێبخانەکەی پێشکەشەکەن و ئێمە بگەینە چەمچەماڵ لەو کاتێک کە ئەوان ئامادەکاری ئەویان تیا کتێبەکان وەرگرن یان کتێبخانەکە لە کەشێک و زمینێکی لەبارەیە بتوانێت کتێبی نوێ سەردەنی وەربگرێتەوە. دکتۆر گیان، لە کاتی لافاو و لە کاتی هەر ڕووداوێکدا بە تایبەتی ڕووداوی لافاوەکەی شاری چەمچەماڵە هەمووان دەستیان برد بە کۆمەک و خۆراکیان کردەوە بۆ شاری چەمچەماڵ، بەڵام ئێوە دەستان برد بۆ کتێب. ئەتانەوێت ئەوە بگەێنن کە پەیامی ئێوە ئەوەیە مرۆڤ چەند پێویستی بەنان هەیە ئەوەندەش پێویستی بە کتێب و بە سەرچاوە ڕۆشنبیریەکان هەیە؟ ئێمە دەستمان ڕاستی هەر بۆ کتێب نەبەر، دەستمان بۆ هەمووی بردو بۆ کتێبی لەوانە بەدەر لەوە. بەڵام ئێستاتان کە تایبەتە ئێمە تیمەکەی ئێمە تیمەکانی ئێمە تیمی فریاگوزاری ئێمە لە شاری چەمچەماڵ بڵ تیمێکمان لە ناو CDOیان مابووە کە لە ژمارەی یەک دەست تێناپەڕن کەسەکان و ئەوانیش لە ڕوانگەی تێگەشتنە بارودۆخەکە و لە سنگەی خەمخۆریانەوە بڕیاری ئەم کەمپینەیاندا و خۆشبەختانە ئێمە لە دوێنێەوە پەیتا پەیتا خەڵکیە و بە هەموو لایەکی ڕاگەێنین کەس لە بەخشینی کەم شەرم نەکە. ئێمە لە یەک کتێبەوە وەری ئەگرین هەتا دەیان و سەدان و هەزاران کتێب و
ئەو کتێبێک کە تۆ بڕیارە بیبەخشی و ڕەنگە پێدوابێ کتێبێک کەمە یان 5 کتێب کەمە یان 10 کتێب کەمە بە کەمی مەزانە کتێبی تۆ کتێبی ئەوانی تر بە هەمووان ئەتوانین چەپکە کتێبێکی باش کۆ بکەینەوە و پلانی ئێمەش وایە وەکو ڕێکخراوی گەشتپێدانی مەدەنیەت CDO کتێبخانەی گشتی چەمچەماڵ لە کتێبخانەیەکی وەرگرەوە بکەین بە کتێبخانەیەک کە بەخشەری کتێب بێ و لە چەند مانگی ئایندە ئەوە ببیستین ئەگەر شوێنێک پێویستی بوو یان ئەگەر پێویستی نەبێ کتێبخانەی گشتی چەمچەماڵ بانگەوازی ئەوە بکە بڵێ ئێمە 100 ناونیشان 1000 ناونیشانی دووبارەمان هەیە چ کتێبخانەیە پێویستی پێێتی ئێمە کۆمەکێکین و ئەوەنە بەدڵنیاییەوە هەوڵەدەین ینی ئەو هەنگاوە بنین و بتوانین کتێبخانەی گشتی چەمچەماڵ گەینە خۆناغا. دەستان خۆش بێت پرۆسەکە چۆنە ڕوات چی وەرەگرن ئێوە کتێبێک بەس لەوەکە کە کتێبێک لە کتێبێکەوە وەرەگرن تاکو سەدان کتێب بەڵام تەنیا کتێبی نوێ وەرەگرن یان کتێبی لە ڕاستیان بابەتی بەخشینی کتێب ینی ڕاستە ئێمە ئەمڕۆ کۆمەکەکە بۆ چەمچەماڵە لای ئێمە شتێکی نوێ نییە ڕێکخراوی CDO بەدەر لەوە هەرخۆی وەک نەریتێک بۆتە پردێکی پەیوەندی لە نێوان خوێنەران و نووسەران و ئەگەر تێبینی کەن مەسەڵەن بەس ئەمساڵ ئێمە لای خۆمان نزیکی بە 100 کتێب بە 100 ناونیشانی جیاواز نووسەران هاتوون لە ڕێکخراوی CDO خوێندنەوەیان بۆ کتێبەکانیان کردووە ناساندویانە و خوێنەرانیان بەڕێزان دۆستانی کتێب هاتوون لەوێ بە بەلاش پێیان دراوە و ژمارەیەکی زۆر کەم وە لە تەگەوەیان نەریتێکیشماندای هێناوە ئەوش هەر جۆرێکە لە بەخشین داهاتی کتێبەکانمان بەخشی و بە نەخۆشخانی هیوایان بە نەخۆشانێکە پێویستی پێێتی جا لەم بابەتە ئێمە کتێبمان ناردۆ بۆ شارەکانی تر و کتێبمان ناردۆ بۆ بەڕێبەراتی چاکسازیەکان بۆی بندکراوان و ڕاگیراوان لەوێ سوود لە کتێب بگرن نردووان بۆ شارەکانی تر بۆ ڕێکخراوەکانی تر و جگە لەوە مەسەڵەن لە دەرەوەی وڵاتە ئێمە لە ماوەی ڕابردووە چەندین سەرچاوەمان بە زمانی ئینگلیزی لە وڵاتی بەریتانیاوە هێنایەوە و لێرە لە ناوشاری سلێمانی ئەو خوێندنگایانە و هاتەوە زانکۆی سلێمانی ئەوانی کە پێویستیان بۆ جۆرە سەرچاوانە بوو بووینە پردێکی پەیوەندی ئەرچی گواستنەوە و گەیاندنی ئەو کتێبانەمان بە ئەمانەتەوە گەیان بۆ ناوەندانەی خوێندن و بۆەوەی خوێندکارانی ئەمەی سودنن بێت ئەمە ئەنی ئەرکێکی هەمیشەیی و بەردەوامی ئێمەیە بە بەدەر لە بەڵێ بەڵام ئەمەی چەمچەماڵ بارودۆخی جیاوازە ئێمە ئەبینین لە چۆن بارودۆخی خەڵکەکەی لە جۆرێک بوو پێویستی بە فریاگوزاری هەبوو ماڵێکی تەواوی کاملی ئاسوودە لە ماوەی چەند سەعاتێکە گۆڕا بۆی کە ئەو ماڵە پێویستی بە ڕاکەلێک هەیە پێویستی بە زۆپایەک هەیە پێویستی بە نەک پاکێجێکی خواردن هەیە کە ئامادەیکە بە پێچوانە پێویستی بە خواردنی گەرم هەیە چونکە هیچ وەسایلێکی نییە کە بتوانێت خواردن دروستکە لە کتێبخانەکەشی تقریباً بە جۆر لە جۆرەکان لە هەمان دۆخایە ئەبینین کتێبخانەکە کەوتووە چەندین کتێبی دەگمەنی تیا لە ناو قوڵیتەکەیە ڕەفەکانی کەوتون خۆی کتێبخانەکە ڕەنگە مەترێک مەترونیوێک کەمتر زیاتر ئاوی تایە لیتەی تایە ینی بە جۆرێکە ئینسان کە ئەیبینێت لە وێنەکانەوە چجایەوەی کە خۆت ڕاستەخۆ سەردانی پێی هەست بە خەمۆشی و بە غەمگینیەکەی و هەست بە خەمێکی قوڵەکەی ئێمەمانەوێ ئەم خەمە قوڵە بەشکەین لەگەڵیانە و ئەمانەوێ شام دەینە ژێرباری ئەو ئەرکە قورسەی کە کەوتە سەر شانیان ئەو سێکتەرانی تر باز ناکەین بەڵام لە بواری کتێبە ئەمانەوێ بە جۆرێک هاوکاریان بکەین کە قۆناغی پێشووی خۆی قۆناغی ئاسایی کە هی بۆ تێپەڕێنێ بە قۆناغی زۆر باشتر دەستان خۆش بێت کەواتە کتێبی نوێ وەرەگرن یان کتێبی بەکارهاتوو ژوەرەگرن ئێمە هیچ من ئەگەر لە کتێبخانەکەی خۆمان چەند کتێبێکم هەبێ خوێن بێتمەوە ئەتوانم پێشکەشی ئەوەی بکەم لە ڕاستیە ڕەنگە قرس بم پێناسەیەک بۆ کتێبی نوێ و کۆم کە من چونکە هیچ کتێبێک لای ئێمە من باسی کۆنم نەکردم من باسی بەکارهاتووە لای ئێمە هیچ جیاوازی نییە کتێب بە شێوە ناڵین کتێب کۆن نابێت کتێب بەکارهاتووش بە هیچ شێشەیەکی نییە ئێمە لە کتێبخانەکەی جەنابتا لە کتێبخانەی هەر بە ڕێزێکی ترە ئەو کتێبێکی ئەزانێ بۆ چەمچەماڵ سوودی هەیە و کتێبێکی ئەزانێ خۆی سوودی لە نابینێ و ڕەنگە بە پێچەوانە شوار باز لەوە نەبێت سوودی لە نابینێ ڕەنگە ئەگەر خەڵکێک بە بڕێک پارە پاڵپشتێک دەربڕێ بۆ ڕقم حسابیانی کە هەیەیان لە ڕێگە ڕێکخراوەکان و بینێرێ ئەشێت خەڵکانێکیش هەبێت ئێمە پێشنیازی ویان بۆکەین بە بڕێک پالە چەند کتێبێکمان بۆ بکڕێ و کتێبەکان بێنێ ئەمە بۆی بگەێنین و ئەشێ ئەو کتێبانی خۆی کە هەیەی ئێستا دەرفەتی ئەوەی نیە کتێب بکڕێ دەرفەتی ئەوەی نییە کە کتێب دابینکە بەڵام بەشێک لە کتێبەکانی لە کتێبخانەکە هەیە بیبەخشێ بە ئێمە و دواتر خۆی بۆ خۆی بکڕێتەوە ئەمە وەکو کتێبەکان باش ئەی چی سەبارەت بە ڕەفەی کتێبەکان چی سەبارەت بە
ناو بینای کتێبخانەی گشتی چەمچەماڵ هیچ هەوڵێکەیە بۆ نۆژەنکردنەوەی لە ڕاستی ئەوە پەیوەندیدارە بە وەزارەتی ڕۆشنبیری و پێم وایە بەڕێزان لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەوەی ئێوە ئاگادار بن هیچ هەوڵێکەیە پێم سەردانی کردبوو بڕیاری ئەوە درەوە تا بیرۆکەی ئەوە شوێنی کتێبخانەکە بگوازرێتەوە یان گۆڕانکاری تیا بکرێ لە ڕاستی ئێمە ئیشمان لەسەرەوە نەکردووە چونکە ئێمە لەم خۆناغەیە تەنها ئیش لەسەر کتێبەکەین بۆیش لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کتێبخانەی سلێمانیە کارە بە هەماهەنگەکەین بۆ ئەوەی خەڵکێک ڕاستە ناو شاری سلێمانیە شوێنەکەی ئێمە لە سنتەری شارە و شوێنەکەی ئێمە ئاشکرا و دیارە ڕێکخراوی CDO هەر کەسێک بێ بە ئاسانی پێئگا ئەتوانێت کۆمەکیەکانی بێنێ بەڵام لەگەڵ کتێبخانەی گشتی ئەماکەین بۆ ئەوەی ئەو بەڕێزانی کە لە دەروی شاری سلێمانی ناوچە دوورەکانن لە کتێبخانە گشتەکانی ئەو شوێنانە کە هەمووی مڵکی حکوومەتە و کارمەندی حکوومەتی لێ و بینای حکوومەتە ئەتوانین کتێبەکان بەرنەبێ ئێمە وەکو ڕێکخراوی CDO ئەرچی ئەوە ئەگرینە ئەستۆ ئەچین لەو کتێبخانانەی کە کتێبی بۆ هاتووە و تایبەتە بە کتێبخانەی گشتی چەمچەماڵ کتێبەکان هەمووی بە ژمارە و بە داتا و بە ناوی بەخشەرەکانەوە وەرەگرین و هێنین بۆ لای خۆمان و هەر کاتێک چەمچەماڵ وتی ئێمە ئامادەین یان کتێبخانەکان ئامادە بوو یان ڕەفە و پێداویستەکانی کتێبخانەکە ئامادە بوو ئەو کاتێ مەکتێبەکانن بە ئەمانەتەوە تەسلیمەکەین و مەراسیمێکی شایستەی بووەکەین و هەموو بەڕێزانش کە کۆمەکیان پێشکەش کردوین ئەبنە میوانی و مەراسیمەکە چەند ڕۆژ بەردەوام بێت بۆکو پلانی خۆمان پلانمان وابوو سەرەتا هەفتەیەک بێ بەڵام سەیری بارودۆخەکەکەین هەڵسەنگانی بۆەکەین ئەگە پێما وابوو پەلەکردنی پێوە دیارە و ڕەنگە دەرفەتی ئەوە نەبێت لە ماوەی هەفتەیە خەڵک کتێبەکانی بەخشێ بە کتێبخانەکان ئەشەی بۆ دوای ساڵی نوێ درێژی بکەینەوە چونکە خۆتەزانین پرۆسەیەکی درێژخایەن و دوورمەودایە ناکرێت بڵێن ئێمە لە هەفتەیەکە کتێب وەرەگرین دوای وەری ناگرین ڕەنگە ساڵی نوێش بەردەوامی هەبێت تا ئێستا ئەوەی کە پەیوەندیتان پێوە کرا بێت و پشتیوانیتان کرا بێت وەکو ڕۆشنبیران وەکو نووسەران وەکو خەڵکی سلێمانی و دەوروبەری شاری سلێمانیش چیتان پێڵەن سەبارەت بە کەمپینە لە ڕاستیە بایەخی ڕۆشنبیران و وتەی ڕۆشنبیران و نووسینەکانیان و پاڵپشتەکانی ئەوان بۆ ئێمە بۆ هەموو لای گرنگە و لەم ڕووداوانە خۆتەزانی کاتێک کە زیانەگا بە شوێنێکی لەو جۆرە زیان بە بوارێک لە بوارەکانی ژیان ناگا هەموو لایەک پێویستی بەوە هەیە بە چوارچێوەی پسپۆڕێکی خۆی چوارچێوەی شارەزایەکەی خۆی لە چوارچێوەی و توانە قودرەتی کە هەیەی بتوانێت کۆمەک پێشکەش بۆ شوێنە بکە و ئەمە کە پەیوەندی بە بواری کتێبەوە هەیە ئێمە پێویستمان بۆیە نووسەران لە کتێبخانەکانی خۆیانەوە و نووسەران لە ئەو مینبەرەوە کە دەنجیان ئەگە خەڵکی هاان بدەن جگە لەوەی کە خۆیان ببنە سەرمەشق بەبەخشین و خەڵکیش هامدەن کە ئەم بەخشینە بەردەوامتیا و بەشداری تیا بکەن جگە لەوە ئەنیمە با بڵین بابەتی دڵخۆشکەر هەیە ئێمە بەخشەر هاتووە چەندێک کلێشەیەکماندا ناو ئەمانەوێ ناوی تۆمار بکەین ژماری تەلەفۆنی تۆمار بکەین ژمارە کتێبەکان تۆمار بکەین کە بۆ ئەوەی بۆ خۆی بۆ ئەرشیفی خۆی بمێنێتەوە تەنانەت ئامادە نەبوو ناویشی تۆمار کرێ و توتی من ئەیبەخشم و حەزەکەم سوودێ بە کتێبخانەکە بگەێن و کتێبەکانی دانا و 100 کتێبی پێبەخشیوین و یان دوو کارتۆ کتێبی پێبەخشیوین و خەڵکێکی زۆر هەیە بە جوێنی کتێبمان بۆ هێنێ و ئەڵێ مەسەڵەن نەمانە دانسخەتی کتێبەکانی خۆمن کە کڕی من کە لە کتێبخانەکەما هەبووە بەڵام تێئەگەم لەو بارودۆخە و ئەزانم ئەوان پێویستیان بەوەیە و ئەزانم ئەوان لە ڕووی معنەویەوە زۆر سوودمەند دەبن بۆ کتێبەکانی بۆ ئێمە هێناوە و ئێمەش وەک هەمیشە ینی CDO چۆن بۆ خەڵکانی تر بۆ شوێنی ترکردوێتی بۆ چەمچەماڵ بە سەدقاتەوە ئەمە ئەکا و وەرکی سەرشانی خۆی زانێت دەستان خۆش بێت ڕووبێتە کامێرا پێیان بڵێیت کە بە هەر کەسێک بڵێیت کە بینەری بەرنامەکەیە بە نووسەران بە ڕۆشنبیران بە هاوڵاتیان بە خێزانەکان بە خەڵکی سلێمانی بە پارێزگای هەڵەبجە بە هەر کەسێکی تر بڵێیت کە بە پارێزگەکانی دیکە بێگومان کە بیانەوێت هاوکاری بکەن هاوکاری ئەم کەمپینەی ئێوە بکەن بە بەخشینی کتێبێکیش بێت بۆی کە بتوانین بە هەمومان کتێبخانەی گشتی چەمچەماڵ جارێکی دیکە بکەینەوە. ئازیزان و خۆشەویستان لێرە و لەم بینبەرەوە تکام وایە و داواکەم لە هەموو لایەکتان نووسەرانی بەڕێز هاوڵاتیان دۆستان خۆشەویستان لە شاری سلێمانی و لە شارەکانی تری هەرێمی کوردستان و لە هەرکوێکە و گوێتان لە دەنگمانەوە ئێمە ئەبینن تکامان وایە لە بەخشینی کەم شەرم مەکەن ئەگەر بە کتێبێک بێ و ئەگەر بە دەیان و سەدان و هەزاران کتێب بێ ئێوە کتێبەکانتان ببەخشن متمانە بە ئێمە بکەن ئێمە و ئەرکاگرینە ئەستۆ بیهێنن بۆ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO ئێمەش بەڵێ نەدەین بە ئەمانەتەوە پردی پەیوەندی نێوان بەخشینەکانی ئێوە و کتێبخانەی گشتی چەمچەماڵ بین ئامانجێکمان هەیە کتێبخانەی گشتی چەمچەماڵ لە کتێبخانەیەکی وەرگرەوە بکەین بە کتێبخانەیەکی بەخشەر و گوێمان لەوە بێ کە کتێبخانەی گشتی چەمچەماڵ بەڵێنی ئەوە بە ئەو کتێبخانانە بدا کە کتێبیان کەمە لە 100 کتێب بۆ 1000 کتێب و بۆ 2000 کتێب و بۆ 10000 کتێب پێیان بەخشێ لەبەرەوەی چەند ناونیشانێکی دووبارە و زۆریان بۆ چۆ دەلایەن کۆمەکیەکان و پاڵپشتەکانی ئێوە. دەست خۆش دکتۆر جان زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ.